الحمد لله والصلاة والسلام على أشرف المبعوثين سيدنا محمد وعلى آله وصحبه والتابعين أجمعين. قسەکردن لەسەر مەسەلەی دیموکراسی زۆر هەڵەگرێت، بەڵام من لێرە بە حکمی ئەوەی ئەم زنجیرە هەمووی تایبەتە بە باسەکانی عەقیدەوە و ئەم مەسەلەش لەبەرەوەی ئەمڕۆ وەکو زانایان ئەڵێن مما عەمەت به البەلوا کەوا بۆتە بەڵاو موسیبەتێک لە ناو موسڵمانانە، و بۆیە من لێرە بە کورتی هەندێشت دەربارەی باسەکەم بە تایبەتی مەسەلەی دیموکراسی لە ڕوانگەی ئیسلامەوە. دیموکراسی خۆی لە ئەسڵا وشەیەکی یۆنانیە و لە دوو بەش پێکاتوە. بەشی یەکەمی دیمۆس کە معنای خەڵک یا گەلە، و بەشی دووەمیش کراتیە کە بە معنای حکم دێت، کەواتە ئەم دوو بەشە لە موشە یۆنانیە معنای حکم و شەعب دێت، واتە دەسەڵاتی گەل، حکمی گەل. دیموکراسی بەرووبوومی عەلمانیەتە، یعنی ئەگەر عەلمانیەت دارەکە بێت، درەختەکە بێت، ئەوە بەرووبوومەکەی بریتیە لە دیموکراسی. و نیزامێکە تەواو لەگەڵ ئیسلامە پێچەوانەیە، هیچ پەیوەندێکی بە ئیسلامەوە نییە، چونکە حکم و سوڵتەتیایە بەدەستی گەلە یان بەدەستی ئەوانەیە کە ئەبنە نوێنەری گەل لە پەرلەمانە، و ئەوەی کە حکمی ئەڵڵا بێت و حکمی شەریعەت بێت بە هیچ شێوەیەک لە ناو دیموکراسیە جێی نابێتەوە. واتە ئەوەی کە لە ئیسلامە و لە قورئانە حکم تەنها بۆ ئەڵڵایە، ئین الحکم إلا لله، لە دیموکراسی بە پێچەوانەوە ئین الحکم إلا للشعب. لە دیموکراسیە هەموو شتێ لە پەرلەمانە بە زۆرینە ئەبرێتەوە، زۆرینە هەرچی بڵێ، ئەگەر مخالفی دین و ئیمان بێت، ئەگەر مخالفی عرف و عادەت بێت، ئەگەر مخالفی ئەخلاق بێت، هەر ئەوە ئەبێ جێبەجێ بکرێ. یعنی بۆ نمونەکە بڕیارەدەن ڕیبا ئەبێ حاڵەتێک بە ئیشی پێ بکرێت تاو ئیشی پێکرێت. ئەگەر بڕیارەدەن هاوڕەگەز وەکو حاڵەتێکی ئاسایی هاوسەرگیری بکەن، هاوسەرگیریەکەن تەواو. هەر حکمێک لە حکمەکانی ئیسلام ئیلغا ئەکرێتەوە، ئیلغا ئەکرێتەوە، لا ئەبرێتەوە لەبەر لە دەنگدان دەرنەچوو. یعنی ئێستا بۆ نمونە کە ئەبینی لە هەموو شوێنەکە جێگای بەرەڵای و بێڕەوشتی زۆرە، لەشفرۆشی بەردەستە، کە عارەق خواردن لە هەموو شوێنەکە جێگای فرۆشتنی عارەق، جێگای خراپەکاری، قۆمار، ئەمە هەمووی بە تەشریعی پەرلەمانە. ئەوان بڕیارەنداوە بە زۆرینەکەوە ئەم شتانە ئەبێ ببێ. یعنی ڕێک وەکو ئەوەی کە ئەڵڵا ئەفەرمێت ئەفە حکمە الجاهلیەتی یەبغون، بەڵێ حکمی جاهلیەتیان ئەوێ، ومن ئەحسن من الله حکما لقوم یوقنون. لە درێژایی مێژوشە هەر کاتێ شعب خۆی حکمی خۆی کرد بێت، لە فەساد و لە خراپە و لە زوڵم زیاتری لێ نەکەوتوت، چونکە بەرنامە و شەریعەتێکی ئیلاهی حکمیانی نەکردووە کە چی بۆ بەشەرەکان باشە ئەویان بۆ تەشریع بکات. لە ڕاستیە ئەگەر چی لە سەردەمانی پێش ئیسلام ئەو پەرستراوانی کە هەیان بوو، ناوی لات و عوزا و حکمی قەبیلە و خۆر و مانگ و ئەستێرە و پیاو چاک و إلى آخره ئەوانە بووە. ئەمڕۆ یەکێک لە شێوازەکانی شرکی هاوچەرخ مەسەلەی دیموکراسیە. دیموکراسی ئەمڕۆ معبودێکە یان وێنەیەکە، شێوازێکە لە شێوازەکانی شرک، ئەو وەکو هەمان ئەو شرکانەیە کە پێش سەردەمی ئیسلام بوو و خراپتریش، چونکو هیچ سەروەریەک بۆ حکمی شەرع نامێنێ لە دیموکراسیە. لە کاتێکە ئێمە فەرمانمان پێکراوە بە حکمی الله عز وجل بە شەرعی بە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیش بکەین و هەموو بەرنامەیەکی تر ڕەتکەینەوە، و ئەوە جەوهەری تەوحیدی ئولوهیەتە کە هیچ معبودێکی ترت نەبێ لە ژێر هیچ ناوێکی. ئین الحکم إلا لله، ئەمە قەرارێکی قەطعیە و حکمێکی ئەبەدی یەکجاریە. هەموو مسلمانێک هەر لەو کاتەوە کە ئەبێتە مسلمان، کەلیمەی ئیسلام خۆ بەدەستەوەدانی تەواوە بۆ حکم و شەریعەتی الله عز وجل. بۆیە مەسەلەی دیموکراسی بەرنامەیەکی وەکو وتم تەواو جیاوازە لە ئیسلام و لە هیچ شتێکا یەک ناگرنەوە، و هەر کەیش بە هەر پاساوێک خۆی نزیک کاتەوە لە دیموکراسی، یان بەشێکی بە باش بزانێ و بەشێکی بە خراپ بزانێ، ئەوە خۆخەڵەتاندنە و دین و ئیمانی خۆی خستۆتە مەترسێکی زۆر گەورەوە. لە ئیسلامە هەموو دەسەڵات و سوڵتەیەک هەر هەمووی لە بازنەی شەرع ئەبێ بسوڕێتەوە، هیچ ڕێگەیەکی تر نییە جگەلەوە. و ئەگەر بێت و ئومەتی ئیسلام هەر هەمویان پێکەوە کۆ ببنەوە و بڕیار بدەن حەڵاڵێک حرام بکەن یان حرامێک حەڵاڵ بکەن، توانای ئەوەیان نییە، چونکو شەرع ئەو مەسەلانی بڕێتەوە. بەڵام لە دیموکراسیا ئەوە نییە.
ئەو شتانە نییە. حکم ئەو حکمەیە کەوا خەڵکی هەڵێبژێرن لە ڕێگەی نوێنەرەکانیانەوە. ئەسڵەن نوێنەرەکانی خەڵکی هەمیش لە پەرلەمانەکانی دنیا بە مشەڕع ناوە برن، تەشریعەکەن. ئیتر ئەوەی ئەڵڵا تەشریعی کردووە لە قورئانە، ئەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم تەشریعی کردووە، ئەوەی ئیعتیبار بێ نیەتی لەلایەن و خۆیان تەشریعەکەن. جار جاریش ئەگەر شتێک وەرگرن یان وەرنەگرن لە دینە، وەکو چۆن هەر شتێکی تر لە بوزیەتە، لە مەسیحیەتە، لە نەسرانیەتە، لە یەهودیەتە وەرەگرن، ئابۆی هێشتێکی لە ئیسلامیش وەربگرن. ئەمما ملزم نین پێوە. بۆیە بە کورتی دیموکراسیەت ڕەتکردنەوەیە بۆ حکمی ئەڵڵا عەزە وەجەل و ڕازیبوونە بە حکمی بەشەر کە ئەمە حکمی تاغوتی پێوترێ. لە ئیسلامە ئەڵڵا عەزە وەجەل فەرمان بە پێغەمبەرەکەی کە صلی الله عليه وسلم و پێ فەرمێت وأن يحكم بينهم بما أنزل الله ولا تتبع أهواءهم واحذرهم أن يفتنوك عن بعض ما أنزل الله إليك. الإسلام بوشوية فرمان ببيغمرك صلى الله عليه وسلم بحكم الله حكم كلنيوانيانا وورياب لوي شون كوتوي هوا وآرزوي هيش كسيكيان بكوي. بلام للديمقراسي الرك بيتشواني أوي أبي حكم بوابكي كخلقي هوا وآرزو حزو برياري خلقي تشيات وش أبي أو بكيت. دیموکراسی بریتیە لەوەی کە خەڵکی تەشریعەکەن، خەڵکی چی بەباش بزانن واکەن، هەرچی بە بەرژەوەندی خۆیان بزانن بە دەر لە مەسەلەی دین واکەن. لە دیموکراسیە لە جاتی قورئان و لە جاتی سنت بەدیلی هەیە، دەستور هەیە. خەڵکی ئەگەڕێنەوە بۆ دەستور، ڕێک چۆن مسلمانی حەق، مسلمانی ڕاستەقینە ئەگەڕێتەوە بۆ قورئان و بۆ سنت، ئەوان ئەگەڕێنەوە بۆ دەستور. خۆ لەوانەشە دەستور جارجارە لێرە و لەوێ دانەدانە شتێکی لە ئیسلام وەرگرت بێ، بەڵام پەیوەندی نییە نە بە ئیسلامەوە نە بە دینەکانی، شتێکی تازەیە نوێنەرانی خەڵک خۆیان دایەنەوە شتە. واتە کە ئەڵڵا فەرموویەتی فإن تنازعتم في شيء فردوه إلى الله والرسول إن كنتم تؤمنون بالله واليوم الآخر ذلك خير وأحسن تأويلا. لێوانیە لەوێ ئەڵێ ئەگەر تەنازوعتان کرد لە شتێکا و پێویستان بۆ بگەڕنەوە بۆ شتە، بگەڕنەوە بۆ شەعب و بگەڕنەوە بۆ دەستور، ئەوە چاکترێ بۆ ئێوە. دیموکراسی وەکو وتمان بەرووبووم و سەمەرەی ئەلمانیەتە. ئەلمانیەت دینەکەیە کە ئەمڕۆ بەدیلی ئیسلامە، وەکو بەرنامەیەکی تێر و تەسەل بۆ دنیا بەپی دید و بۆچوون و معتەقەدی خاوەنەکانی کە دایاناوە بەرنامەیەکی غەربیە و نەسرانیە. بەرووبووم و نەتیجەکەی بریتیە لە دیموکراسیەت، و هەر کەسێکیش کە ڕازی بێ بچێتە ئەو جێگایانی کە حکمی شەعبی تیا ئەکرێت و ڕازی بێت تەشریع بکات و ڕازی بێت ئەسڵن پێ بخاتە ئەو شوێنە، ئەوە بە زمانی حاڵ ڕەفزی بەرنامەی ئیسلامی کردووە و بە بەرنامەی ئەلمانیەت و دیموکراسی ڕازی بووە. و هەرکیش هۆکاری گەیشتنی ئەو کەسە بێ بەو شوێنە هەر حاڵی ئەوە و حکمی ئەوە. مسلمانان لەم سەردەما زۆر سەریان لێ تێک چووە. ئەو قورئانە ئەخوێننەوە تەنها بە تەمای ئەجر و پاداشتن و حاسبەیەکیان دانەوە لێکێ دەنەوە بزانە هەر لاپەڕی چەند ئەجریان هەیە. بەڵام کە ئەگەنە ئاەتی أأرباب متفرقون خير أم الله الواحد القهار ما تعبدون من دونه إلا أسماء سميتموها أنتم وآباؤكم ما أنزل الله بها من سلطان. بیری بۆ ناچێت و ناوێ بیری بۆ بچێت کەمە باسی دیموکراسیەکە، باسی پەرلەمانەکە، باسی ئینتیخابەکە، باسی ئەلمانیەتەکات، باسی ئەم ئالیهە و بتوشتانەیە کە شێوازەکانیان هاوچەرخە و هەمان بت و معبوداتە کۆنەکانن، بەڵام ناوەکانیان گۆڕاوە. کوردواتەنی خولاسەی کەلام دیموکراسی بریتیە لە نظامێک پێچەوانەی ئیسلام، حکومتیایە بۆ ئەڵڵا نییە و بۆ شەرع نییە بۆ شەعبە، عەقیدە و دین و ئیمان شتێکە بە کەیفی خۆتە چیت بەباش زانی خۆت بڕیارە دەیت و خۆت لە ڕێی نوێنەرانە دەنگ دەگەینیتە پەرلەمان و ئەوەت بەلاوە ئەوەت جێبەجێەکەی کە ئەتەوێ، و لە کاتی اختلاف و تەنازوع گەڕانەوە بۆ ئەڵڵا و بۆ شەرع و شتانە نییە، بەڵکو گەڕانەوە بۆ شەعب و بۆ دستورە. و ئەو بیر و باوەڕەت کە بە باش ێزانی ئەتوانی دەربڕینی لێ بکەی با هەرچەنێ لەگەڵ دین و ئەخلاق و قیەم و ئەوە جیاواز بێت، و دین بەجارێک لا ئەبرێت و ئەخرێتە ناو وجدان و دڵ و دەرونی کەسەکان خۆی هەلێ حکومەکات و ئەخرێتە ناو سوچێکی مزگەوتەوە ئەو پەڕی، و کەسەکان ئەگەر هەرچی بکەن ئافرەتە خۆی ڕوودکاتەوە پیاوە، ئەگەر هەرچی بکات مەسەڵەن لە ئەمە حڕە، ئەمە حڕی شەخصی ئەتوانێت لە دیموکراسیا جێ بێتەوە. ئەوە هەروەها ئەتوانێت
هەر جەماعەت و حیزبێک تەشکیل بکات بە هەر چەندێ لەگەڵ دین و ئیمان و ئەخلاق و ئەوە نەگونجاو بێت و مەبدەئی زۆرینە کە مەبدەئێکی جاهیلیە و لە ئیسلامە جێی نابێتەوە زۆرینە هەرچی بڕیاردا هەر ئەوەیە لە دیموکراسیە و مەبدەئی یەکسانیش لە ناو دیموکراسیەتە مەبدەئێکە ئیشی پێکرێت واتە کەسێکی عابید و متقی و دەستپاک و دەمپاک لەگەڵ کەسێکی بێدینی بێڕەوشتی خراپە یەکسانن دەنگی کەسێکی زانا و دانا لەگەڵ کەسێکی جاهل و سەفیها یەک شتە مساواتە یەکسانیە لە دیموکراسیەتە ئەمە بەشێک بوو یان تعریفێکی کورد بوو بۆ دیموکراسیەت بەڵام خۆی باسەکە وەکوتم زۆر هەڵەگرێت وصلى الله وسلم وبارك على محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا